لە ڕاستیە تا دێ مانگرتن بازنەی مانگرتن فراوانتر دەبێت هەڵوێستی وڵات پارێزان لەسەر مانگرتن و لەسەر ئەو کەسانەی کە مانیان گرتووە ڕوونتر و باشترە بێ. ئەو بەردەوامبوونی ئەو مانگرتنە واتە بەدیهێنانی ئامانجەکانە. ئێستا خۆتانە بینی کە CPT بە سەردانی تورکیای کردووە، سەردانی نزیکی 17 زیندانی کردووە، بەندیخانەی کردووە لەوانە ئیمراڵی. ئەمە خۆی لە خۆیان دڵخۆشکەرە بۆ گەلی ئێمە کە کەیسی ئێمە بە دنیا ناسیێنراوە و کەوا وڵاتان بێن تەداخلی ئەو کەیسە بکەن و بەردەوام بن. خۆشبەختانە بڕیارێکی وا هەیە کە سەردانی باشووریش بکەن بۆ بەدواداچوون لەو کەیسانی کە دژی مافی مرۆڤە لە ناوچەکەیە لە ڕێگەی ئەو حیزبانەوە کە تعدایان کردو لە کەسانێک لە ناوچەکەیە بەدواداچوون بۆ کەیسانەژە کرێ. بەردەوامبوونی ئەمە گرنگە، واتە خەباتی ئێمە سەر دەکەوێت لە ئامانجی ئێمە دەپێکێ. ئەو وڵات پارێزانێک کە دەستیان داوەتە مانگرتنی تامردن واتە مانگرتنی وشک، بەڕاستیکاری ئەوان پیرۆزە بە ئومێ دەکەم کە نەگاتە ئەوەی کە ئەوان شەهید من پێش ئەوە گەلی ئێمە ئازاد بێ.